ئایا کەیسەکەی محەممەد جوحی سەری سوودانی و حکوومەتەکەی دەخوات؟ ئایا سوودانی لە دروستکردنی لیستی سربەخۆ بۆ هەڵبژاردنەکان پەشیمان دەبێتەوە؟ هەفتەی ڕابردوو بەغدا شەپۆلێکی خۆڵبارینی سیاسی بەهێزی بەخۆیەوە بینی کاتێک کەیسی محەممەد جوحی لە نووسینگەی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق تەقیەوە کە گوایە لە نووسینگەکەی سوودانی کەسێک بەناوی محەممەد جوحی برازای ڕائید جوحی بەرپرسی نووسینگەی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی پێشوو سەرۆکی دەستگای هەواڵگری لە پرسی سیخوڕی و چاودێریکردنی مۆبایلی گەورە بەرپرسانی عێراقی تێوەگلاوە. زۆری نەبرد چوارچێوەی هەماهەنگی شیعی کە حیزب و لایەنە شیعیەکان جگە لە ڕەوتی سەدر لەخۆ دەگرێت کۆبوونەوە بۆ گوێگرتن لە ڕوونکردنەوەکانی سوودانی. بەپێی زانیاریەکان سوودانی ڕەتی کردوتەوە کە هیچ سیخوڕی و بەرنامەیەک بۆ چاودێریکردنی لایەنە سیاسیەکان لە نووسینگەکەی ئەو هەبوو بێت و وتویەتی ئەو پرسە لای دەسەڵاتی دادوەریە. هەفتەیەکە کەیسی محەممەد جوحی میدیاکانی عێراقی تەنیوە بەپێی زانیاری میدیاکانی سەر بە قەیس خەزعەلی دەستگامنیەکان باکەپی مۆبایلەکەی جوحیان کردووە و دەرکەوتووە کە چەندین زانیاری و مەلەفی هەستیاری تێدا بووە. هەروەها ژمارەیە کەسی دیکەش دەستگیر کراون کە دانیان پێداناوە و کاریان بۆ تۆڕەکەی جوحی کردووە. بەڵام چاودێران دەڵێن کێشەکەی جوحی زیاد لە پێویست گەورە کراوە. ئەگەرنا جەوهەری کێشەکان خودی سوودانی و تمۆحەکانی سەرۆک وەزیرانە بۆ وەرگرتنەوەی ویلایەتی دووەم. هەروەها ئەگەری دروستکردنی لیست لەلایەن سوودانیە و ڕکابەریکردنی لیستی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی مالیکی و لیستی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری و قەیس خەزعەلی یەکێکی دیکەیە لە گەورەکردن و تەقینەوەی ناکۆکیەکان. ئەگەری دروستکردنی لیستێک لەلایەن سوودانی و ئەنجامدانی هاوپەیمانی لەگەڵ ژمارەیەک پارێزگاری دیار و سەرکەوتووی وەکو ئەسعەد عێدانی پارێزگای بەسرە و نەسیف خەتاب پارێزگای نەجەف، محەممەد میاحی پارێزگای واست ترسی لە دڵی لایەنەکانی دیکەی چوارچێوەی هەماهەنگیدا دروست کردووە. بە تایبەت کە لە مەراسمی چیلەی مام حوسێن وێنەیەکی چوارقۆڵی سوودانی و سێپارێزگارەکە بڵاو بووە. دروستکردنی لیستێکی دیکەی شیعە کە ژمارەیەک وەزیر و پارێزگار لە خۆی بگرێت ترسێکی قوڵی لە دڵی هەردوو لیستەکەی دیکەی ناو هاوپەیمانی ئیتاردا دروست کردووە. بە تایبەت ئەگەری زۆرە سوودانی لە پارێزگای بەغدا خۆی کاندید بکات و دەنگێکی زۆر ببات. ئەمەش وای لە مالیکی و قەیس خەزعەلی کرد زوو پشت لە سوودانی بکەن و کەیسی محەممەد جوحی گەورە بکەن تا وەک کارتێکی فشاری سیاسی دژی بەکاری بێنن. سوودانی بەر لە پێشکەشکردنی وتارەکەی لەگاڵ لایەنە شیعیەکان کۆبووەوە و لە کۆبوونەوەکەدا نووری مالیکی ڕاشکاوانە داوای دەست لە کارکێشانەوەی سوودانی کردووە. لە بەرامبەردا سوودانیە و داوایی ڕەت کردوتەوە و بەو هۆیەوە گرژی لە کۆبوونەوەکەدا دروست بووە. هەر بۆیە خەزعەلی کۆبوونەوەکەی جێهێشتووە. بەڵام سوودانی دوجار پێشنیازی گۆڕینی ژمارەیەک وەزیری کردووە. مالیکی ڕوون و ئاشکرا لە میدیاکانەوە گوتی دروستکردنی ژمارەیەک پرد و خیرتاوکردنی شەقام مانەیەوە نییە کە سەرۆک وەزیران بۆ جاری دووەم پۆستەکەی وەربگرێتەوە. بۆیە پێشبینی دەکرێت کەیسی جوحی سوودانی لە بیرۆکەی پێکێنانی لیستی سربەخۆ پەشیمان بکاتەوە. هەر بۆیە محەممەد سەیهود پەرلەمانتاری پێشووی عێراق کە لە عەشیرەتەکەی سوودانیە لە لێدوانێکدا بۆ کەناڵەکەی قەیس خەزعەلی گوتی سوودانی بە لیستی هاوبەش لەگەڵ ئیتاری شیعی بەشداری هەڵبژاردن دەکات. ئەوەی تا ئێستا ڕوونە لایەنەکانی نێو ئیتاری شیعی هەستیان بە مەترسی سوودانی و ئەگەری بەکارهێنانی دەستکەوت و دەسەڵاتی سەرۆکوەزیران لە هەڵبژاردنەکانی داهاتوو کردووە. بۆیە هەر زوو پرسی هەڵبژاردنی پێشوەختەیان هێنایە پێشەوە بۆ ترساندن و تێکدانی پلان و بەرنامەکانی سوودانی.